الله دەچێ لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان ئەویش کە بابەتێکی زۆر گرنگە کە ئێوارەی دوێنێ شاری کەرکووک باوەشی بۆ گەورەترین چالاکی هونەری و ڕۆشنبیری کردەوە کە ئەویش فستیڤاڵی کەرکووک هێمای پێکەوە ژیان بوو. جا ئەوەی کە گرنگە لەم فستیڤاڵەتە ئەویش ئەوەیە کە جگەلەوەی کە وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی ڕۆشنبیری عێراق بەشداری کردووە لەم فستیڤاڵەدا ئەوەی کە گرنگە ئەوەیە کە سەرۆکۆماری عێراق بەشداری کردووە لەم فستیڤاڵەدا. سەرۆکۆماری عێراق جگەلەوەی کە چالاکیەکی بەرچاویە لە بواری سیاسی و گرنگێکی زۆر بە بواری سیاسی و سەقامگیری هەرێمی کوردستان و تەبایی و ئاشتاوی لە نێوان عێراق و هەرێمی کوردستانە دەسازێنەیە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە چەندی جار دەبین بەشداری لە چالاکیە کولتوری و هونەری و ڕۆشنبیریەکان دەکات بە تایبەتی ئەو چالاکانی کە لە شاری کەرکووکدا دەکرێت. وەک دەزانین کە کەرکووک هەمیشە شاری پێکەوە ژیان و فرێنەتەوە بوو فرعین و بەڵام لەگەڵ ئەوەشدا هەمیشە سەرۆکۆماری عێراق گرنگی بەوە داوە کە چۆن ئەم شارە بتوانرێتە هەتا بە شاری پێکەوە ژیان بمێنێتەوە. بەڵێستانە وەک تو ئاماژت پێیا لە فێستیڤاڵەکەدا جگە لە سەرۆکۆماری عێراق لێپسراوانی تریش حکوومەتی عێراق و لێپسراوانی شاری کەرکووک لە فێستیڤاڵەکە بوون. سەرۆکۆمار لە فێستیڤاڵەکەدا تاکیدی کردەوە لەوەی کە بە درێژایی مێژوو کەرکووک شاری نەتەوە و کللتور و ئاینی جیاواز بووە. ئەمە جگەلەوەی کە باسی لەوەش کرد سەرۆکۆمار کە سەرۆک مام جەلال بەردەوام داکۆچی لەوە کردوێتەوە کە کەرکووک شاری پێکەوە ژیانە شارێکە کە بە درێژایی مێژوو خەباتی کردووە. بەڵێ جا ئەمە بۆ ئەکەم بۆ قسە باسی زیاتر لەسەر ئەم فستیڤاڵە و بەڕێوە چوونی چالاکیەکان و ئامانج لە فستیڤاڵە دەچینە لای میوانەکەمان هێمندیە ئەندامی لیژنەی سەرپەرشتی فستیڤاڵ کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە. کاگێ من سڵاو لێ بێ بەیانیت باش. سەرەتا دەمە پرسیاری ئەوە لێ بکەم بیرۆکەی ئەم فستیڤاڵە چی بوو، گرنگی ئەم فستیڤاڵە لە چیدا بەگشتی بتوانی بۆمان باسکەیت و هەروەها باسمان لەوە بوو کە لە هەمووی گرنگتر گرنگی ئامادەبوونی سەرۆکۆمار لەم فستیڤاڵەدا. بەیانیتان باش، بەیانی بینێرانتان باش، بەیانی کورسات باش. گرنگی فستیڤاڵی هێمای پێکەوە ژیان لە کەرکووک خۆتان نەزانن کەرکووک نمونەی عێراقێکی بچووکە هیچێکە لە شارە گرنگەکانی ئەم وڵاتە چونکە سەرجەم نەتەوەکان نەک سێ زمان بەڵکو 4 زمان و 5 زمانیش لە خۆ ئەگرێت لە کورد و لە عەرەب و لە تورکمان و لە مەسیحی. بۆیە ناوەیان بە بەردەوامی گرنگیدان بە یان جۆرێتی فستیڤاڵەکانی پێکەوە ژیان ڕنگدانەوەی لە شەقامی کەرکووکیە ئەبێت، ڕنگدانەوەی لە دیدگا جیاوازەکانی کەلتور و هونەرە ئەبێت، بەشداریکردنی سەرۆکۆماریش و یان فستیڤاڵێکی لەو ئاستە باڵایە بە بەشداری سەرۆکۆمار و وەزیری ڕۆشنبیری عێراق و بەڕێز جەنابی پارێزگاری کەرکووک و مەسوولە حکومی و حزبەکانە لەسەر جەم نەتەوەکان گرنگی خۆی هەیە، ئەهەمیەتی خۆی هەیە، زۆر گرنگە ڕنگدانەوەکانی لە شەقامە دەنگدانەوەی باشی ئەبێت لەم ساتە وەختانەی شاکەوە خۆتان نەزانن بەرەبەری هەڵبژاردن و بابەتانەیە پێکەوە ژیان لە کەرکووک هیچێکە لە هێما جوانەکانی ئەم شارە. باشە کاکێ من لە فێستیڤاڵەکەدا سەرجەم پێکاتە و نەتەوەکانی شاری کەرکووک چالاکیە جۆرەکانیان هەبوو هەمووان بەشدار بوون لە فستیڤاڵەکە بێ لە پێشکەشکارەکان بۆ کارە هونەرەکانیش لە مەقاماتە لە مەسرحی و لە خوێندنەوەی پەخشانە شعرە سەرجەم نەتەوەکان و سەرجەم زمانەکان بەشداری کارایان هەبوو لە ئاسووریەکان لە مەسیحی لە تورکمان لە عەرەب لە کورد خات و ئاوێزان نووری بەشداری کردبوو لە کوردەکان. بەڕاستی دەنگدانەوەی خۆی هەیە و سەرجەم پێکهاتەکان بەشدارن لەو جۆرە فستیڤاڵانە بە دڵنیاییەوە. باشە کاکێ من کاردانەوەی پێکهاتەکانی شاری کەرکووک چۆن بوو سەبارەت بەم فێستیڤاڵە؟ کاردانەوەی پێکهاتەکانی کەرکووک لە ئاستە جیاوازەکانە لە سەر ئاستی حزبەکانە بەشداریکردنی تایبەتمان هەبوو، تەنانەت کاندیدی عەرەب لە لستە عەرەبیەکانە بەشدار بوو لە فستیڤاڵەکە. یعنی تر تۆ تەسەوڕ کە مەسەلەن شوێنێکی گشتی ئاوها و شوێنێکە دیاری سەرۆک مام جەلالە کە ئەم هەموو خەڵکەی لێ کۆبێتەوە خۆی هێمایەکە بووەوە، یعنی چەندەها 2-3 کاندیدی عەرەب لەوانە بەشدار بوو. لە خەڵکە جیاکانیش سەرجەم نەتەوەکان سەرجەم پێکهاتەکان بەشدار بوون و سەرجەم چینەکان لە ڕۆشنبیران لە کامیرەمانان لە سەحەفی لە شوعەرا ئەمانە سەرجەمیان بەشدار بوون بەبێ جیاوازی. ئەگەر ئەمە خۆی هێمایەکە بوو ئەوەی کەوا نمونەیەکەوا کەرکووک پێکەوە ژیانە
و خۆڕسکانش ئەم شتانە کراوە یعنی ئەوە نییە مەسەلەن تۆ ئامادەکاریەکی 2 مانگ و 3 مانگی بخایێنێت نا ئەسڵن لە خلالی 2 ڕۆژە 3 ڕۆژە ئەم فستیڤاڵە جۆریە کراوە و بە دامێکی بە پاڵپشتی جەنابی پارێزگاری کەرکووک کاک ڕێبوارتەها دەستخۆشی لێکن لێرەوە. بەڵێ باشە کاکێ من ئێمە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق نزیگە بینەوە کە بڕیارە لە 11 ئەنجام بدرێت فێستیڤاڵی لەم جۆرە یاخود بەڕێوە چوونی ئەم بۆنانە لە شاری کەرکووک تا چەند کاریگەریە بێت لەسەر پێکەوە ژیان لە شاری کەرکووکە جیاواز لە ڕکابەری سیاسی جیاواز لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق. خۆشبەختانە ئیدارە تازەی شاری کەرکووک بە سەرۆکایەتی و ڕابەرایەتی کاک ڕێبوارتەها و یەکێتی نیشتیمانی جیاواز و ڕێگدانەوەی زۆر زۆر جوانی هەبووە. ڕنگدانەوەکان لەوەیە خۆیە بینێتەوە واز لە ڕکابەری سیاسی بێنین ڕکابەری خزمەتگوزاری بەکاربێنین ئێمە ناکرێ مەسەلەن من کابرایەکی عەرب هەر دەنگ بە عەربدا هەوڵمان داوە و ئیدارەی کەرکووک هەوڵێکی زۆر ڕێکوپێکی داوە کەوا تۆ ببیتە هێمایەک بۆ شار نەک بەس بۆ نەتەوەیەک ناکرێت تۆ بەس بۆ کوردی کەرکووکی شکەی بۆیە وای لێ کردووە وای لە ئیشەکان کردووە کەوا تۆ خەڵکی عەرب و خەڵکی تورکمانیش پشتگیریەکی تەواوی ئیدارەی کەرکووک بکەن ئەمیش سیاسەتی حەکیمانەی جەنابی هەواڵی کۆچکردمان هەواڵ مام جەلالە و سیاسەتی یەکێتی نیشتیمانی کەرکووکە لە کەرکووک. باشە کاکێ من لەو وێنانەی کە دەیبینین لەسەر شاشەی کورساتویست ئەوژەوەی کە چەندین چالاکی هوەری و میوزیک و شانۆ بەڕێوە چۆ چۆن توانیمتانە لە ڕێگەی هوەرەوە پەیامی پێکەوە ژیان بگەێنن بە دانیشتوانی کەرکووک و تەواوی ناوچەکانی تری هەرێمی کوردستان و هەروەها بە عێراقیش دەبینین ساڵانە چەندین فستیڤاڵ لە بوارەکانی پێکەوە ژیان دەکرێت و لایەنە کوردیەکان بەشداری دەکەن و سەرجەم نەتەوەکانی تر و مەسەبەکانی تریش بەشداری دەکەن لەم فستیڤاڵەدا. پێ دوایە تەواوی ئەم فستیڤاڵانە و ئەم فستیڤاڵی کە ئێوارەی دوێنێ ئەنجام دراوە توانیویانە پەیامی پێکەوە ژیان و ڕنگدانەوەی پێکەوە ژیان بگەێنێت. خۆشبەختانە ئێمە هوەر زمانێکی تایبەتی نییە مەسەلەن وەکو نەتەوەکان بڵێ بەس بە کوردی قسە بکەیان بە عەرەبی ئێمە ئەتوانین هوەر بەکاربێنین بەسەر جەم زمانە جیاوازەکان کەوا بتوانێت دیدگا و مخاتبەی سەرجەم نەتەوەکان بکات. پێشکەشکردنی شانۆگەریەکی مەسەلەن بێدەنگ خۆی لە خۆیان هێمایەکە کەوا پێکەوە ژیان پێویست ناکات مەسەلەن من زمانێکی تایبەتم بۆی هەبێت بەڵێ هوەرمان بەکار هێناوە و هوەریش هەر بەکار دێنین سەر بەردەوام بەکاری دێنین بۆ ئەوەی زیاتر بۆ بتەوکردنی پێکەوە ژیان لە شاری کەرکووک بەڵێ مخاتەبەکردنی هەموو شارەکان و کۆکردنەوەی سەرجەم دیدگاکان لە هۆڵە هوەرەکانە و لە کارە هوەرەکانە کاری لە پێشینەی سەنتەری ڕۆشنبیری کەرکووک بووە و خۆشبەختانە توانیمانە سەرکەوتوانە لە ماوەکانی ڕابردووە چەندەها چالاکی لەو جۆرە بکرێت و بە ئامادەبوونی سەرجەم چین و توێژەکان و نەتەوەکانی شاری کەرکووک و لە دەرەوەی شاری کەرکووکیش. باشە کاکێ من کەرکووک شارێکی مێژوویە تا چەند گرنگە ئەم بۆنە و فێستیڤاڵانە بەردەوام من بۆ ئەوەی شوناس و کللتوری شاری کەرکووک بە نەوەی تازە ئاشنا بکرێت. ئێمە لە شاری کەرکووک پێویستەکە ترسی ئەوە بڕوێنینەوە لە گەڵنەوەکانی خۆمانەکەوە پێکەوە ژیان چەکێکی زۆر زۆر مای خۆشببختیە و مای دڵخۆشیە نەکوشن دەبێت کەوا نەوەکانی ئێمە و نەوەی نەتەوەکانی تریش بتوانن هاوزمانی یەکتری بن بتوانن پێکەوە مامەڵە بکەن بتوانن کاری ڕۆژانیان ئەنجام بدەن بۆیە ئێمە شوناسی زۆر جیاواز و ینی زۆر فرەمان هەیە لە کەرکووکە کەوا هێمایەکە بۆ سەرجەم نەتەوەکان توانیویانە لە شاری کەرکووکا پێکەوە بژێن بە درێژایی مێژووش ئێمە کێشەی خلافاتی ئەو تۆمان نەبووە بەڵکو تێکەڵاوبوونی کەلتورەکەمان وای کردووە کەرکووکی مرۆڤێکی جیاواز بێت لە هەر شوێنە کەرکووکی هەبوو بێت دەستڕەنجین بووە لە شارەکانی کوردستانە ئەبینین کەرکووکیەکان بەسەر جەم نەتەوایەتیەکانێنەوە ئەبینی جێگای خۆیانیان کردوێتەوە شوێندەستیان دیار بووە لە سەرۆکی زانکۆ لە مامۆسای جامیعە لە سەرجەم کارە هوەرەکانە نمونەی جیهاد دڵپاکمان هەیە نمونەی دکتۆر محەممەدمان هەیە کە سەرۆکی جامیعی کۆیەیە یعنی ئەمانە دەرچووی قوتابخانەکەی کەرکووکن و پەروەردەی شاری کەرکووکن قەڵای کەرکووک هیچێکە لە هێما گرنگەکانی شارکەوە سەرجەم نەتەوەکانی تیاژیاوە ئێستاش خۆشبەختانە دوێنێ ئێوارە جەنابی وەزیری ڕۆشنبیری عێراق ئەو پرۆژە گەورەی ڕاگەیان کەوا قەڵای کەرکووک ئەگەڕێنەوە
شێوە ئەسڵەکەی خۆی و ئەگەڕێتەوە شێوە کەلتوریەکەی خۆی بەشک و ئەبێتە دیدگایەک و جهەیەکی سیاحی بۆ شارەکە و شوێنێکە بێ بۆ کۆکردنەوەی نەک تەنها بەس بۆ کردنەوەی ئاگری واتە کاکێ من لەو فستیڤاڵەدا باز لەوە کراکە پلانەکانی داهاتوتان چییە بێ و چی ئەکرێت بۆ خزمەتکردنی شارەکە و چۆن بتوانن گرنگی بە شوێنەوارەکانی کەرکووک بدەن و بۆی بتوانن شاری کەرکووک زیاتر بەرەوە پێش بەرن. دوو لە گرنگترین پرۆژەکان ڕاگەیەنرا لە فستیڤاڵەکە کە ئەویش چاکردنەوە و ڕێخستنەوەی بازاری قوشلەیە کە هیچێکە لە هەرە شوێنە ئاسەوار و کۆنەکان و ڕێخستنەوەی قەڵای کەرکووکە کە لە یونسکۆش چۆن قەڵای هەولێر و خەڵاکانی ترکە چاکراونەتەوە و ڕێکخراونەتەوە و گەڕاونەتەوە شێوە کۆنە و ئەسڵەکەی خۆی هەمان شێوە قەڵای کەرکووکیش بەو شێوەیە ئەگەڕێتەوە و ئەبێتە شوێنێکی گەشت و گوزاری بۆ سەرجەم چین و توێژەکان و بۆ سەرجەم شارەکانی عێراق و دەرەوەی عێراقیش ئەمش خۆشبەختانە پرۆژەیەکی زۆر زۆر گرنگە بێ هێمایەکی زۆر جوانە بێ هەم بۆ پێکەوە ژیان هەم بۆ بوارخستن و ینی بەگەڕخستنی کەرتی گەشت و گوزار. باشە کاکێ من لەو کاتێک کە پارێزگاری پۆستی پارێزگاری کەرکووک دراوەتەوە بە کورد بە دیاریکراوی لەسەر پشیەکێتی نیشتیمانی کوردستان بایەق بە سەرجەم بوارەکان دراوە لە شاری کەرکووک بە تایبەتی چەندین فێستیڤاڵ و ئیڤێنت بەڕێوە چوە لە سەرجەم بوارەکاندا تەنانەت زۆربەی پێکاتەکان بانکێش کراون و زۆربەی ئەم بۆنانە لەلایەن کوردەوە بەڕێوە چوە ئەم بایەقدانەی کورد یاخود یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرجەم پێکاتەکان لە شاری کەرکووک چۆن هەڵەسەنجێنی؟ بەڕاستی نەک بەس تەنها بەڕێوە چووە بەڵکو سەرجەم ئەو ئیڤێنت و ئەو کار و چالاکی و فستیڤاڵانەی کە کەوا کراوە لە کەرکووکە بە سەرپەرشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە سەرپەرشتی کوردەوە بەڕێوە چووە. ئەمە خۆی هێمایەکە کە خۆشبەختانە ئێمە لە مافی خۆمان بوراوین لەبەر خاتر ئەوەی شارەکەمان بە پێکەوە ژیانی بمێنێت چۆن برا گەورە لە ماڵێکە چاوپۆشی لە کۆمەڵی هەڵی ئەگەر بچووکی شەبێت لەوانەی تر چاوپۆشیەکە بە هەمان شێوە ئیداری شاری کەرکووک بەم مامەڵەی کردووە دەستخۆشییان لێکەین و یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەڕاستی سیاسەتەکەی جەنابی مامجەلال بەکاردێنێ و تا ئێستاکە لەخوا بەزیاد بێ سەرکەوتوانە ئەو سیاسەتە بەڕێوە چووە و شوێندەسی ئیداری کەرکووکیش زۆر بە جوانی دیارە لەسەر شەقامەکان و لە ناو خەڵکە و لە بازاڕەکانە سەرجەم نەتەوەکان بەرز هەڵی ئەسەنجێندن دەنگدانەوەیەکی زۆر زۆر باشی هەبوو لەبەری کار و پرۆژەکانی ئیداری تازەی کەرکووک لە سەرجەم گەڕەکەکان بەبێ جیاوازی لە شاری کەرکووکە بەڕێواچێت. بەڵێ کاگە من ئەگەر گوێبیستێ بەبی دەمانێت پرسینا لەم فستیڤاڵەدا هیچ پانێڵێکیش بابەتێکی دیکە هەبوو کە باس کرابێت و بە ئێمە بینەرانیشی ڕابگەێنیت؟ لەم فستیڤاڵەیە هیچ پانێڵێک بەڕێوە نەچوو بەڵام ئێمە فستیڤاڵێکی زۆر زۆر گەورەتر بە دەستمانەوەیە لێرەوە من لە کەناڵە جوانەکەی کورساتەوە ئەم پرۆژەیە ڕاگەێنم ئینشاءڵڵا ئەگەر هاوکاری تەواومان بەدەستهێنا ساڵانە فستیڤاڵی لەم جۆرە و زۆر لەمەش گەورەتر بەڕێوە ئەچێ ئەو کاتە پانێڵی باشتری شەبێت لەو بابەتێت. بەڵێ کاکێ من ئەپرسمە ڕۆڵی ئیداری کەرکووک چۆن بووە لە بەڕێوەچوونی فێستیڤاڵەکەدا لە پاڵپشتیکردنی فێستیڤاڵەکە؟ ئیداری کەرکووک بەڵێ ئیداری کەرکووک دەستخۆشی لێ ئەەکەین ئیداری کەرکووک هاوکارێکی نەک باش بووە هاوکارێکی سەرەکی فستیڤاڵەکە بووە جەنابی پارێزگا دووشەوە تا یەک و دوی شەو لەسەر خەت بووە لەسەرەوە مۆزوعە ستافەکەی جەنابی پارێزگار بە هەمان شێوە دەستخۆشییان لێکەین زۆر زۆر هاوکار بوونە دەستیان خۆش بێ نەک بەس بۆ ئێمە بۆ سەرجەم نەتەوەکان بە هەمان شێوە بەو پەرۆشیەوە بووە یاری ئەگەر تورکمانیشی فستیڤاڵێکی لەو جۆرە مەسەلەن بەڕێوە بچێت دڵنیام جەنابیان بەو شێوەیە بەهانایەنەوە دێن و بەدەنجانەوە دێن. باشە کاکێ من جگە لە لایەنە هوەریەکان هیچ دەرچەیەکی تر هیچ ڕێگەیەکی تر هەیە بۆ ئەوەی بە تەواوی ناوچەکانی تری هەرێمی کوردستان و تەواوی عێراق و تەواوی جیهان بابەتی پێکەوە ژیان بناسرێنە ئەو پەیامە بگەێنرێ جگە لە بابەتی هوەری بیرتان لە هیچ ڕێگەیەکی تر کردوێتەوە یاخود هیچ دەرچەیەکی تر هەیە لەو بابەتەیە کە بتوانرێن پەیامە بگەێنرێ؟ وەڵاهی ڕێگا هوەرێکە هەست دەکەم ڕێگایەکی زۆر لە هەموو ڕێگاکان ئاسانترە
بەڵێ ڕێگای تر هەیە ڕێگا کۆمەڵایەتەکانمان هەیە ئێمە عیلاقاتی شخصیمان هەیە پەیوەندی تاکە کەسەکانیان پەیوەندی کۆمەلگامان هەیە بەڵام لایەنە هونەرێکە خۆشببختانە لایەنێکە ئەگەر بە جوانی بەکاربێنێت توانین سەررجەم پێکهاتەکان و سەررجەم دیدگا جیاوازەکان لە خۆمان کۆ بکەینەوە پێی. بەڵێ کاک هێمن باسمان لەوە کرد کە خودی پارێزگاری کەرکووک ئیدارەی کەرکووک پاڵپشتی سەرێکی ئەو بۆنەوە فێستیڤالە هونەریانەیە لە شاری کەرکووک تا چەند گرنگە حکوومەتی فیدراالیش وەزارەتی ڕۆشنبیری عێراق هاوکاری ئەم جۆرە فێستیڤالانە بێت کە لە شاری کەرکووک بەڕەوەچێت لە داهاتووشە. خۆشببختانە ئێمە ئەم وەزیرە تازەی تازە نیەوە تەواوە بێ ویلایەتەکەیان هیچێکە لە هەرە وەزیرە کارەکانی حکوومەتەکەی جەنابی بەڕێز سوودانی لە 1950ەوە هیچ وەزیری ڕۆشنبیریەک سەردانی بێ لە وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیرەکانی حکوومەتی عێراقی مەسەلەن من وەزیری ڕۆشنبیری ئەڵێم سەردانی کەرکووکی نەکردووە ئەم وەزیرە لە ماوەی ئەم کابینەیە تا ئێستا ئەمە چوارەمین سەردانێتی بۆ کەرکووک و پرۆژەی باشیشی پێەیە ئەگەر پاڵپشتی بکرێت هەستەکەم سوودێکی ئەزگار باشی ئەبێ بۆ کەرکووک خۆشببختانە ئیداری کەرکووکیش وەڵامدانەوەیکی زۆر باشی هەیە لەگەڵیا حەکیمانە زۆر بە جوانی مامەڵاکەن بەڵێ سوودی هەیە و دەستخۆشیان لێکرد. بەڵێ سپاس بۆ تۆ کاگێ من سپاس بۆ تەواوی ئەو زانیارانی کە لەسەر ئەو فستیڤالە بۆ گواستینەوە سپاس بە تۆ سپاس بۆ هێمندی ئەندامی لیژنەی سەرپەرشتیاری فستیڤال دەست خۆش کاکێ من بەڵێ